بە تایبەت بە ڕەوشەکە لە ماوەی ڕابردوو دەتوانین بڵێن لە ماوەی دەڕۆژی ڕابردوو داتایەکان بە شێوەیەک ژمارەکان بەرەو کەمبوون دەڕواتن بە معدل لەوەی کەوا لە پێشتر هەبووە. بەڕاستی ئەوەیان تا ڕادەیەک دڵخۆشکەرە، بەس ئەوەش بەڕاستی ئەمە لێرە سوپاسی هاوڵاتیانیش دەکەین کەوا لە ماوەی ڕابردوو بە شێوەیەک پابندبوونیان لە بۆ ڕێنماییەکان زیاتر بووە. سەرڕای ئەوەش داخستنی قوتابخانەکان ئەویش یەک لە چێک لە هۆکارانە بووکەوە ببێتە هۆی کەمبوونەوەی ژمارەکان. بەڵام ئێستاش پێویستمان بۆی هەیە کەوا بەردەوام بین لەسەر خۆپارێزی، چونکە بە تایبەتی دوای ئەوەی کەوا پرۆتۆکۆلی چارەسەرکردن گۆڕانکاری بەسەردا هات و ئەو کەسانی کە بە سوچی هەڵگری ڤایرۆسەکە دەبن یا مامناوەندن دەتوان لە ماڵەوە چارەسەر وەربگرن. ئەوانەی کە باری تەندروستیان خراپە پێویستیان بە چاودێری چڕ دەبێتن، لەبەر ئەوە ئێستاش ئەو ژمارانەی کەوا ڕوو لە نەخۆشخانەکان و پێویستیان بە چاودێری چڕ دەبێت تا ئێستا بەو دەرزە ژمارەکان کەم نەبووتەوە. ئێمە لە سنووری پارێزگای هەولێر وەکو ئەو چاودێری چڕی ژمارەی قەروێلەکانی کە دابین کراوە لە بۆ نەخۆشانی کۆڕۆنا، تەنانەت چاودێری چڕ نزیکەی چڕ قەروێلە دەبێتن. تاوەکو ئێستا زۆربەی قەروێلەکان هەر نەخۆشی لەسرە. سەرڕای ئەوەش ئێمە لە نەخۆشخانە تایبەتەکان دوای ئەوەی کەوا فەرمانی وەزارەتی لەسەر دەرچووکەوە هەر نەخۆشخانەیەکی تایبەت دوو قەروێلە دابین بکاتن بۆ ئەو نەخۆشخانەی کە پێویستیان پێدەبێت لە نەخۆشخانە حکومیەکان بگوازرێنەوە بۆ نەخۆشخانە تایبەتەکان بە شێوەیەکی خۆڕایی. نزیکەی 40 تەختیش لەوێ دەبێتن. تاوەکو ئێستاکە لە سنووری پارێزگای هەولێر ئەو 8 قەروێلەیە زۆربەی کات شوێنەکانی پڕە، زۆربەی کات ئەو نەخۆشانەی کە پێویستیان پێ هەیە نەخۆشی تر هەیە لە چاوەڕوانن لە بۆ ئەوەی بچن لە شوێنەکانیاندا بندرێتن. بەڵام لە ماوەی ڕابردوو بەر لە 2 هەفتە و 3 هەفتە ژمارەکان زۆر زیاتر بوون، چاوەڕوانی زیاتری تێدا بوو تاوەکو شوێنیان بەدەستکەوێ. بەڵام ئێستاکە لۆدەکە تۆزە کەمتر بووی